شانۆی بەناو چایخانەیە بەرهەمی گروپێکن کە ناویان گروپی سابوونکەرانە. ئەم گروپە 8 ساڵە دروست بووە لە کۆمەڵێک شانۆکاری کورد و سووری لە ئێستادا سەرقاڵی پرۆڤەکردنن کە چەند ئاکتەرێکی تریشیان لەگەڵا. یەکێک لەو ئاکتەرانە ئاکتەرێکی ئیتالیا ماوەیەکی زۆرە سەرقاڵی پرۆڤەکردنن و تێکستەکەی لە لایەن دەرهێنەری شانۆیەکەوە ماوەی ساڵێکە خەریکی نووسینی تێکستەکەیە. من ڕۆژێک لە یەکێک لە ڕۆژەکانی پرۆڤەیە ئامادەی بووم و قسەم لەگەڵ دەرهێنەرەکە و هەروەها یەکێک لە ئاکتەرەکانی ناو شانۆیەکە کرد کە بڕیارە سبەینێ نمایش دەست بکەن کە حەڤەی مانگە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێ 7 و 8 و 19 لە شاری سلێمانی سەعات 6 لە هۆڵی ڕۆشنبیری. سڵاوتان لێبێ. من ئەمڕۆ لە یەکێک لە ڕۆژەکانی پرۆڤەی گروپێکی شانۆیدام کە ئەمڕۆ پرۆڤاکەن بۆ شانۆیەک لە شاری سلێمانی لە هۆڵی ڕۆشنبیری. دەرهێنەری شانۆیەکە خانمێکە و کۆمەڵێک ئاکتەر لێرە لەگەڵ ئەم خانمە بەشدارن کە ئەوەی جێی سەرنجە ئەوەیە کە لە ناو نمایشەکە و لە ناو پرۆڤەکە چەند زمانێک بەدیەکەین، زمانی جیاواز بەدیەکەین، ئاینی جیاواز بەدیەکەین. من زۆر باسی شانۆیەکە و ناوەڕۆکی شانۆیەکە و ڕۆژەکانی پرۆڤە ناکەم. قسەی زیاتر لەگەڵ دەرهێنەری شانۆیەکە و لەگەڵ یەکێک لە ئاکتەرەکانی ناو شانۆیەکە کە مستەفا دەرهێنەری شانۆیەکەیە. سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. سپاس بۆ تۆ. کوردی ئەزانی؟ کەم بەس لە من تێگەی کە قسەت لەگەڵ بکەم یان پرسیارت لێ بکەم. ئەمڕۆ من هەستێکی زۆر خۆشم هەبوو کە هاتمە ئێرە لەبەرەوەی من خۆم ساڵانێک ئەکتەر بووم و چەندەها ڕۆژم لەم هۆڵەیە بەسەر بردووە. ئێستا هەستێکی زۆر تایبەتیم هەیە کە ئێوە بینم بەجلی پرۆڤە و دیکۆرەکەتان و ئەو شتانەی کە لەبەردەستانە. خۆت باسی شانۆیەکەمان بۆ بکە. شانۆیەکەتان ناوی چییە و بیرۆکەکەی لەکوێوە هاتووە؟ ناوی شانۆگەرەکەمان ناوە چایخانە، بە کوردیەکەشی چایخانەیە. بە ناو چایخانەیە. بۆچی ئەم ناوتان لێناوە؟ لەبەرەوەی بەڕاستی ئەو ڕووداوانەی کە لە ناو چایخانەکەدا ڕوودەدات هیچ پەیوەندی بەڕاستی و نییە. یانی چۆن پێتان بڵێم ئەو شتانەی کە لە ناو چایخانەکە ڕوودەدات پەیوەندی نییە بە ژیانی ڕاستەقینەوە. کۆمەڵە کەسێکن ئەیانەوێت سەفەرکەن و لە ناو چایخانەکە دەیانەوێت کە سەفەر بکەن و چایخانەکە بفرۆشن. کەواتە هەموو ئەوانی کە لە ناو چایخانەکە کارەکەن خاوەنی چایخانەکەن. چایخانەکە هی ئەوانە؟ نا، تەنها چایخانەکە تەنها خاوەنێکیە، ئەوانی تر سەردانیکەری چایخانەکەن و چای دەخۆنەوە. لە نێوانیاندا هاوڕێکی نزیکەیە کە خاوەنی نزیکی چایخانەکەیە. هەموو ڕۆژێکیە بۆ لای. زۆر باشە. کێ نووسەری ئەم سیناریۆیە یان ئەم تێکستەیە؟ سەرەتا وا دەستمان پێ کرد کە چەند گروپێکی جیاواز بە شێوەیەکی خۆڕسکانە دەستمان پێکرد. بیرۆکەکە لای من بوونی هەبوو. دواتر دەقەکەم لە گروپەکانەوە وەرگرت چونکە ئەوان خەریکی دەقەکان بوون و لە کۆتاییدا دەقەکانم لە سەرەتاوە تا کۆتایی داڕشتەوە ئەتوانی ئەو بڵێن کە من دەقەکانم نووسیوە. زۆر باشە. کەواتە سەرەتا بە ئرتیجال دەستان پێکرد و دواتر کە دیمەنەکان بنیادنرا دانیشتن تێکستەکەتان جارێکی تر نووسیەوە و سیناریۆکەتان لێ دروست کرد. ئەوەی کە من بزانم ئەم شێوازە ئیشکردنە کاتی زۆر ئەوێت. واتە تۆ کاتێکت ئەوێ بۆ ئەوەی کە بیرۆکەیەک دروست بکەیت و دواتر ئەکتەرەکان تاقی بکەنەوە و دواتر تێکستەکە لە دایک کە بێ و ئەنووسرێتەوە. ئێستا بیرۆکەکە لە ساڵی ڕابردوو لە مانگی یەک چەند بیرۆکێکی سادە دەستمان پێ کرد
لەگەڵ گروپەکەمان چونکە گروپی شانۆی سابونکەران زیاتر لە 8 ساڵ بوو دروست ببوو بەڵام ئەندامەکانی بە شێوەیەکی بەردەوام نەبوون لە گروپەکەدا تەنها یەک ئەندامی کچ کە ناوی ڕەوا و بەردەوام بوو لەگەڵیان هەندێکیشیان ڕۆیشتن و گەڕاونەتەوە نێوتیمەکە یاخود کەسێکی نوێ هاتۆتە نێو گروپەکەەوە لە دەستپێکی ساڵی تازەدا چەند کەسێکی تازە هاتۆتە نێو گروپەکەەوە لەگەڵ ئەواندا دەستماکرد بە کارەکان بیرۆکەکە لە سەرەتاوە زۆر سەخت بوو بۆمان چووکە بڕیارەکان جیاواز بوون لەوەی کە گەشتکردن بۆ دەرەوەی وڵات واتای چی دەبەخشێت لەوەی کە کۆچکردنە یاخود پەنابەریە یاخود لە نیشتمان دەمێنینەوە بەواتای کەسێک تا چەند پێویستە بە خاک و نیشتیمانی خۆیەوە لە هەمان کاتیشدا دەوێت بچێتە دەرەوەی وڵات وەکو ئەم 3 ساڵەی کۆتایی کە لە کوردستاندا دەبیستین گەنجان دەیانەوێت بچنەوە وڵاتانی ئەوروپاوە بۆ هەمبەستی کارکردن یاخود خوێندن بیرۆکەکە بە چەند 5 گروپی جیاواز دەستی پێکرد بە کارەکانی و بەردەوام بۆ ماوەی ساڵێک هەتا ئێستا کاری لەسەر دەکەین و دوێنێ دقەکە کارەکانی کۆتایی هات زۆر ڕاستە کەواتە بۆچوونەکەی من ڕاست بوو کە ئەمە ماوەیەکی زۆری پێچە کاتێکی زۆری ئەوێت هەتا دقەکە بە تەواوەتی لەدایک ئەبێت و ئەنووسرێتەوە ئێستا کاتی ئەوەیە کە ئێوە ئیتر کار لەو دقەیە بکەن کە پێشتر بە شێوەیەکی دوور و درێژ کارتان لەسەر کردووە ئێستا جوڵەکانتان و دیمەنەکان زیاتر چڕ بکەنەوە کارە زۆرەکان لە مانگی 11 دەستی پێکرد بە تایبەتی تا کۆتایی ساڵ تاکو بتوانین بیرۆکەکانمان بنیاد بنین چونکە لە چایخانەکەدا زۆر دیمەن و قسەکردنی تێدایە چونکە دەزانین چایخانە شوێنێکی قەرەباڵغا و دەنگێکی زۆری تێدایە و هەردوو کەس چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە ئەگەر 20 کەس بن ئەوە قەرەباڵغێکی زۆر دروست دەبێت و هەروەها هەوڵماندا چیرۆکێکی جیاواز بنووسین بەس ئێستا هیچ دەنگێک نییە لە چایخانەکە بەڵێ هەوڵماندا چیرۆکی جیاواز بنووسینی ئەو چیرۆکانە بن کە یەکتر لێکتری ناچن لە ڕاستی بچن زۆر باشە گروپی سابونکەران ماوەی 5 ساڵ بۆ 8 ساڵە پێم وابێ لە شاری سلێمانی کارەکەن 8 ساڵە و ئاماژەت بۆ کرد کە ئەکتەرەکان زۆرینی زۆری ئەکتەرەکان و ئەوانەی کاری تیاکەن نامێننەوە لە ناو شانۆیەکانە هۆکارەکەی چییە؟ یەکەم جار کە دەستمان کرد بە کارەکان بە شێوەیەکی خۆبەخش دەستمان پێکرد چونکە ئێمە کارەکانمان خۆش دەوێت و لەم کارەدا کلێسای مریەم ئەزرا پاڵپشتیمان دەکات دوێ بەرامبەر چونکە زۆرێک لە شانۆکەران بەردەوام من بەهۆی پاڵپشتی نەکردنی مادین و سەرقەڵبوونیان بە کاری تایبەت خۆیانەوە ئەو کاتەی شانۆ دەبێتە کاری دۆم لە ژیانی ڕۆژانەیاندا و هەروەها زۆر جار پرۆسەی هاوسەرگیری ڕێگری دەبێت لە بەردەوام بوونیان نزیکەی 50 ئەندامان وازیان هێناوە لە گروپەکە بەهۆی ئەوەی چونە دەرەوەی وڵات ئەوانەکەی شیان هەیە و ئەوانەی کە سەرقاڵن بە ژیانی تایبەتی خۆیانەوە سەیا پەنجای گروپەکە سەفەریان کردووە و وازیان هێناوە زۆر باش حەزەکەم بزانم گروپی سابونکەران چۆن دروست بووە دەستمان پێکرد بە سوتفا کە منەظەمەیەک داوای ئەوفەرێکیان کرد بوو ئەو کاتە پرۆفەکانمان ناو کلێسادا ئەنجام دەدات و باوکمان یاس نزیکەی 10 ساڵ لە سووریا ژیا بوو زۆرینەی ئەندامانی شانۆکەرانی سووری بوون هەر بۆیە قەشە یاس ویستی گروپێکی شانۆیی دروست بکە لەو کەسانەی لەوێ بوون هەر یەک لەو گەنجانێک کە لە بەشداریان لە چالاکە جیاوازەکانی کلەساکەدا دەکرد لەو کاتەدا هیچ کارێکمان نەدەکرد تەنها کۆ دەبووینەوە هەندێک جار گۆرانیمان دەگوت و پێک و بیرۆکەمان دروست دەکرد و سەمامان دەکرد و بیرمان دەکردەوە دەقی شانۆیمان دەخوێندەوە و بە شێوەیەکی بەربڵاو دەستمان پێکرد و لە دواتردا گروپەکەمان ناسەندرا و بە گروپێکی فەرمی و لە دواتردا چەند دەرفەتێکی گەورەترمان پێشکەشکرا زۆر باشە بۆ تۆ ئەمە کارێکی چێژ بەخشە کە بۆ تۆ بۆ خۆت شانۆکاری و ئێستش لەسەر هەمان شێواز کاری شانۆیەکەی وا بەردەوامی تودا نەبڕاوی ئێستا کە من کاتێک ئەکتەر بووم زۆر دڵم خۆشتر بوو بەڵام لە دەرهێنان و ئیدارە و بەڕێوەبردن بەڕاستی زۆر قورسە لەبەرەوەی ئەمە بەرپرسیارەتیە هەست دەکەی کە ئەمە دڵخۆشیە بەڵام دایم سترێسی تو دایم لەژێر کارێکی زۆر دای بەڵام کاتێک ئەکتەری زیاتر چێژ لە کارەکە وەردەگری بەڵام کاتێک کە دەرهێنەری دایم لە حاڵەتێکی تەوەتر دایت و لە حاڵەتێکی سترێس دایت
یعنی چۆن پێت بڵێم کە شتێکدا ئەمەزرێ بەڵام دەرهێنەرەکە لە لای خۆی ئەبەخشێت دایمەن دەرهێنەر هەست دەکات دەکەوێتە خوارەوە بەڵام لە کۆتا ڕۆژەکاندا هەست دەکەم کە شتەکان واو زۆر جوانن و ئەو شوێنێکە پێی گەیشتوین زۆر دڵخۆشم کە پێی زۆر باشە لە سەرەتایە باسی ئەوم کرد کە ئەوەی کە ئاشنای گروپەکەی ئێوەیە و بینەری شانۆیەکانی ئێوەیە ئەبینێت کە فرە زمانی تایە فرە کەلتوری تایە و فرە ئاینیشی تایە مەبەستان بۆ لەمە سەبارەت بۆ بیر و باوەڕ ئاینیانەی ئەم بابەتە زۆر بیری لێ ناکەینەوە بەڵام زمانە جیاوازەکان بەسمان نەبوو وەکو وتم هەمومان سوورین بووین و بە عەرەبی قسەمان دەکرد بەڵام چەند کوردێکی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان پێیان خۆش بوو لەگەڵ ئێمەدا بەشدار بن هەروە عێراقیەکانیشمان لەگەڵدا بوو زۆر دڵخۆش بووین ئەمە زۆر ڕێکەوتێکی خۆش بوو لە یەک شانۆدا بە چەند زمانێکی جیاواز قسە بکەین لە ئێستادا ئەندامێکی کچمان لە ئیتاڵیاوە هاتووە ڕەهیبەیەکی کڵێسایەکە لە ئەڵمانیا ڕەهیبەیەکی شانۆی خوێندووە و لە ئەڵمانیا کە زمانی جەستا دەخوێنێتەوە زۆر باشە شانۆیەکە بە چ زمانێکە و هەروەها شانۆیەکە بە زمانی عەرەبی و کوردی و ئینگلیزی پێشکەش دەکرێت هەرانەیە دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس سپاس زۆر سپاس خۆشحاڵم کاکرێژوان لەو کاتۆ من لەگەڵ سەفا قساکەم بۆنی چاکەتیە تەقەی پیاڵەکانی دیە کارەکتەرەکەت ناوی چییە؟ و چایکیشم بۆ تێکە بەخێربیان کوردستان باگیش لە جوانە بۆ تێکەم و تێ بێشەکەی خۆیتەوە نیە؟ بەڵێ دەستەکانە خۆش بێ ئەمەشکم باقی دەست خۆش زۆر سپاس پرسیارەکە و کارەکتەرەکەت ناوی چییە؟ کارەکتەرەکەم ناوی حەسەنە خاوەنی چایخانی حەسەن و ئەم کارکتەرە دوو کارکتەری هەیە کارکتەرێکیان ئەوەیە کە پیشانی خەڵکیە خەڵکە عوامەکە بۆی لە تا ڕادەیە کۆمەلگا لە خۆی ڕازیکە بەڵام لە پشتەوە کارکتەرێکی تری هەیە کە حەزی لە هونەرە حەزی لە ژەنینی گیتارە حەزی لە کتێب خوێندنەوەیە بەڵام ئەو شتانە بە شاراوەی هێڵێتەوە جا حەز ناکەم زۆر باسی شانۆگەرێکە بکەم حەزەکەم بینەران خۆیان بێن و زۆر باشە چۆن پرۆڤە ئەبینیتەوە لەگەڵ خانمێک کە با بڵین بە زمانێکی تر قساکات و لەناو کارەکەشە چەند ئاکتەرێکی تریتەیە کە ئەوانش زمانیان جیاوازە وڵی زمان ڕێگر نییە لە پەیوەندی لە گروپەکەی ئەمە یان هێستێکی زۆر زۆر خۆشە زۆر زۆر مرتاحم لەگەڵ یان بەڕاستی بەتامێکی چاکە بکەم تۆزە زۆریش کوڵاگەمە لێ نەبوو قسەمانە کرد دەستەکانت خۆش بێت چۆن پرۆڤاکەن پێش پرۆڤە چی ئەکەن تەمرینەکانتان چی خۆی لە سەرەتاوە هەفتانە نزیکی جارێکیان دوو جارە هاتین بۆ پرۆڤە لە سەرەتاوە بەڵام کە وردە لەن مایش نزیکە بینەوە ئەبێ بە 4 ڕۆژارە لە هەفتەیەکە 5 ڕۆژارە لە هەفتەیەکە ئەم هەفتەیە هەموو ڕۆژەکە ئیشمان کردووە لەبەرەوەی کە ئیتر نزیک بوونەت بەڵێ بێ زۆر خۆمان ئاوا دەکەین ئیتر سترێسیشە بن ئێستا حالی سترێسم ئیتر ڕۆژانە ئێوە شانۆیەکە لە ئەوڵەوە ڕائکێشن هەتا ئەخیر پێما بێ جەڕی پێڵن بەڵێ ئەمڕۆ هەموو نمایشەکاکەین ئەمڕۆ هەموو نمایشەکاکەن هێشتا دەستان پێ نەکردووە هێشتا دەستان پێ نەکردووە زۆر باشە پەیوەندیت لەگەڵ ئەو ئەکتەرانەی کە زمانیان کوردی نیە چۆن کۆمیونیکیشنەکەن چۆن قساکەن پەیوەندیەکەتان چۆنە وڵایی هەموو ئەکتەرەکان تا ڕادەیەک زمانی ئینگلیزیە زانن عەرەبەکان کوردی زۆر نازانن کوردەکانش عەرەبی زۆر نازانن بەڵام وردە لەگەڵ یەکا فێرە بین بەڵام بۆ قسەکردن لەگەڵ یەکە عادەتەن بە زمانی ئینگلیزی قساکەین دەرهێنەرەکەش هەر بە ئینگلیزی قسەمان لەگەڵەکە دەستخۆش کاک حەسەن کاک ڕێژوان چاکەشی زۆر خۆش بوو زۆر زۆر سپاس دەکەم خۆشەویستان ئەتوانن 3 ڕۆژ لە شاری سلێمانی لە ڕۆژی جومعەوە ئەم نمایشە جوانە لە شاری سلێمانی دەست پێکات لە هۆڵی ڕۆشنبیری ئێوە دەتوانن بینەری ئەم نمایشە بن سپاس بۆ ئێوە